بەشۆ بەرنامە قسە و باسی زیاتر کرد و سەر و ئا دیدارەیە کە ئەلەمەرزیا و کەریم و عەلەکەی شار و سلێمانیش بەردڕاوێ دەربارە و مدەڕێز دەبەرەوی کریا بەڕۆ ئاین و ئەدەبێنە سنیمانەکەم فرە بەڕێز شاخەوان ستیق ڕاوەبەر و ئەلەمەرزیا و کەریم و عەلەکەی مامۆستای بەڕێز فرە خێرامەت کرد و پێستۆدیۆ و بەرنامەکەم و وەشحاڵ ناجارێتر قسێچنی کرد و سەبارەت بە دیداری سەرکۆتەی پێ مەرحوم مەلا عەبدولکەریم مدەڕێسی هەفتەیە شار و سلێمانی بەرتاڕاوە گەرەک ماپانەیە دەست نەکەرونە چی کاتەنە چی مەبەست تابێ ئیدیدارە سەر و مامۆسای گۆرەی ئەنجام دێتێ دەستاوەش بۆ سپاس پێیا دیدارەیە سڵام جەتۆجە بینەرەکاتە ئەلبەتە شمەم زاندێ کە مامۆسا مەلا عەبدولکەریم مدەڕێسی یۆنجە نامە گەورە و دیار و درەوشاوەکات لە دنیا و هەم ئاینی و کۆمەڵایەتی و هەم ڕۆشنبیری ئێمەیەنە چی وەختەنە فکرماجە مامۆسا مەلا عەبدولکەریم مدەڕێسی کردو ڕاستی دوێ هۆکاری فرە گرنگ بێ کە ئێمە فکرچای کەرمە یەکەم شمەم زاندێ کە بە درێژایی مێژوو ئێمە داگیرکراوی ئێمە میلەتا چواردەور و ئێمە بەنامێ ئاینی و ئێمە شاقڕکردن یعنی ئیسە چەند نمونەی زیندوو ڕۆژ ئاوانە کە هێرشکردی و پێسەر و میلەت و ئێمەی بەنامێ ئاینیۆ کردیۆ ینی هەمیشە واتەن شاکە کورد گەلێوەی ناموسڵمانە گەلێوەن ینی بێدینە ئەرێ ڕاش بەوەی شادان بەنامێ ئاینی و ئێمە قڕکەرە ئێمە پەیامەکەمان ئانەنە کە واچمێ کاکە ئیگە لە چە موسڵمانە خاوەن و ئاینیا باوەڕدارە ئانا کەسایەتی گۆرە پێسە و مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕێسی مان کە نەک هەر ئانەیە کە سوودی ئاینیش پێ کۆمەلگا و کوردی بیەن بەڵکو پێ کۆمەلگا و عەرەبی بیەن پێ جیهان و ئیسلامی بیەن پێ مانتیقەکەی گرد کاریگەریش بیەن یعنی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕێس چەند فەقەی کورد و هۆرامی ژیاوە بۆ پەنەی بارتەقاو ئانێ چەند زیاتر کە فەقێوین و عەرەبی ژیاوان بنە ینی فتواکێش جامیعەکە وڵاتە عەرەبیەکانە دلێ جیهان و ئیسلامیە نەموانی و جەوەر وانە ئێمە پەیامەکەمان ئانە بێ کە واچمێ ئی خەیاڵتا خاوا کەشمە بە نامێ ئاینیۆ گەرەکتا بۆی مەقڕ کردێ ئینە ینی ئی خەونە تا بەردی دلێ گۆڕی چنێوێت تا ئێمە گەلێوی موسڵمانی ئینە یوجە پەیامەکە پەیامێتەر بەداخەوە ئیسە دلێ کۆمەڵگاوێ منە بڕێ ڕەوتێ ئامێنێ بە نامەی ئیسلامیەوە بڕێ ڕەوتی نامۆ بە کۆمەڵگاو ئێمە شمە وتام زاندێ هەورامان و وێمە یاگی تاریقەتی و یاگی خانەقاکا و یاگی پیاخاسا بیەن چەندین زانا و فەقێ و عالم و دانات لێ مەدرسەکە هەورامانیەوە سەرەشا بەر ئاردەن و دمایی بینێ بە کەسایەتی گۆرە بەڵام بەداخەوە ڕەوتێ هەمان دلێ کۆمەڵگاو ئێمەکەی ڕەوتێ پەنەش ینی پاسە فکر کراوەکە ئیسلام دژ و ئەدەبیاتیا دژ و جوانیە دژ و شعریا دژ و گرد و چێوەکان و ڕەفزش کراوە دەکاتێوەنە ئێمە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕێسمان کە وێ شاعیر بیەن دیوانەژەن بە نامێ نامیۆ جگە ئانێجە ئامان ڕاڤە و لێکدانەوە و شرۆڤەشکردن پێ شعر و کلاسیک و ئێمەی هەرچانیشان مەحوی نالی فەقێ قادری هەمەوەندی مەسەلەن فرەیتر ئامان ئێمە گەرەکمانە واچمە کاکە ئیسلام و دین و کۆمەلگاوێمە بێبەری نیاجە ئەدەبیات و شعر و جوانی ئینەیشمە ئاردەن تا بێبەریاجە ئێمە نامۆن بە ئێمە ئێمە ئانا هەم پێسەوە ئاینی تەماشەشکەرە گەلەوەی موسڵمانین هەم پێسەوە ئەدەبیات هیچ خاوەن و کەسایەتی وێ پێسەوە مامۆستا مەلا عەبدولکەریم منمێ کە کەسایەتی و گرنگە ئێمە وەڵی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕێسی جینە کۆمەڵە زنجیرن کە هەرمانش سەرکەرمە ئێمە گەرەکمانە جارێت هەر ئاین دەس و ئیسلامی سیاسی بسەرمێ بارمێشۆ دەیمێشۆ دەست و خانەقاگا دەست و خەڵکی تەری ئێمە ماوێت چێ وەڵتر چەند زانکۆ سلێمانی دیدار و شەمحەمەوی خاڵی ماکرد کە هەمان بە هەمان چێو مامۆستا شەمحەمەوی خاڵ زاناوی 12 عیلم بیان دنیای بوار و زانستی ئیسلامیانە تەفسیریژەن تەفسیر و قورئانیژەن کتێبێژەنێ بەڵام چۆلا خەریک و ئەدەبیات و شعری بیان و خەریک و ڕۆشنبیری بیان و خەریک و ڕۆژنامەگەری بیان و خەریک و شعری بیان یعنی ئێمە خەیاڵەکەمە ئامانجەکەمە ئینەنێ وەڵێ ئایچی سەر و سوهرەوەردی ئەرمانەما کرد چەند محەممەد شارەزووری کە دوێ فەیلسوفی گەورەی ئیشراقێنێ کە مەنتیقە و شارەزووریە نەبێنێ و تەسیرات سەر و جیهانی ئیسلامی بیەن و سەر و حکومڕانی ئیسلامی بیان سەردەم و سەلاحەدینی ئەیوبیەنە هەتا ئیسەجە فەلسەفە و ئیشراقی یۆنجە بنەما فرە گەورەکە و تەسەوفی دلێ ئیسلامیانە ئێمە خاوەنیوی کەسایەتە گۆرێن مێ چنیشمە تاودێ بەنامێ ئاینیۆ ئێمە قڕ کردێ بە نامێ ئاینیۆ گەرەکتا بۆ بێڕێزی بەرامبەر ئێمە کردێ و گەلەکەما داگیر کردێ ئینە ئامانج و ئێمان و بەردەوامی چەند مێسەر و ئینەیە هەر پێی نمونەی ئێمە دلێ ڕاستە و مانگ و 5 ساڵی ساڵ 2005
دیدارەوەی گەورە پێ سەرکردە و گۆرە و کوردی سەلاحەدینی کەرمێ کە دیسانەوە پەیاممە ئەنەواتمە کاکە جیهانی ئیسلامی ڕێجەڕوەکانە چیر و هەڕەشە و مەترسی خاچپەرستیە نەبیان سەلاحەدینی ڕزگارکردن کەی هیچ مێژ و نووسێوەی کورد و عەرەب و عەجەم و ئینگلیز و هیچ کەس نییە ئینکاری چانەیەکەرەوە کە سەلاحەدین کورد بێن ئێمە بخاون و بکەسایەتی و چانەیە گۆرینمێ کە تەسیراتش سەر و گرد و منتیقەکەی بێن سەر و شەرق و وەسەتی بێن چنیش مەمتاودێ ئێمە کردێ بەرەو مێژ و یا کردێمە بەرەو ئاینی بەڵێ یو چا کەسا دیدارەکەرە ئێمە قسەیما چنی کرد ماچۆ مامۆستای مەلا عەبدولکەریم و دەڕێس و زاوڵەکێش کوڕەکێش تاوانشا ئا لکێ کە شاعیرا شعر و کلاسیکی بە جۆرێ جۆرەکە یعنی قورس هەزم کردێ بیان پێ وانەریوی تاوانشا چا سەردەمەنە ڕاویوی تەمامشکەرا و بە شێویوی چنیماچی ئاسانتر بیاو ناش ئامانجەکەش لاوانەریوی ئەوانە و قسەی و جەنابیت پێ نەیەچیشا ڕاستیەنە من دیدارێوی تەری چەنەواتەنم ئێمە پێسە و ڕۆشنبیری کوردی ئەگەر بڕیار بۆ قسەی کەرمێ سەروئی هەرمانێکە مامۆسای مدەڕیس و ئەلبەتە مە بۆ ئانەما فکر بشۆم مامۆسای مدەڕیس بە تەنیا هەرمانەکەش نەکردێنێم شۆ دایم کە باس و مامۆسا مدەڕیسی گەرمێ باس و کوڕەکاتش کەرمێ چونکە کوڕەکەش کۆڵەکەی دەسە ڕاست و دەسە چەپش بێنێ بە بێ کاک فاتیح و بە بێ کاک محەممەد ئی هەرمانی نەکردێنێ جەوەر و ئانێ ئی بنەماڵە ڕۆشنبیری کوردی قەرزار و ئی بنەماڵین قەرزار چار ڕۆ کە ڕاستە شعری کلاسیکی ما هەنوو فرە زەریف و فرە چێش بەخشاوانە بەڵام لە زەدیتر و چێژبەخشتر ئی بنەماڵەیە کردن جاو یاگێ و ڕافەکردێشاوە پێ ئی شعرا یعنی بەڕاستی ئەگەر مامۆسای مدەڕیس و کوڕەکێش نەبێنێ ئێمە پا شێوەیەکە ئیسە لەزەت بەرمێجە شعر و کلاسیکی نەتاوێنمێ لەزەت بەرمێ بەڵێ بێمە هەمزانێنە مامۆسای بەڕێز کۆمەڵی فرە بەرهەمێش هەنێ کۆمەڵیش دەستنووسێش هەنێ بەداخۆ تا ئیسە چاپ نەکردێنێ مەزان و ئەگەر کوڕەکێش بەرهەمیش با چاپی نەکریا چێش کردی و پسێ ئەرەمرزیاکە تا هیچ هەڵێتادان پانەیەکە ئی بەرهەمە ڕەسەنا و گرنگا و ئاڵتونیا مامۆسای جەفۆتیای پارێزیونە و جارێوتەر چاپ کردی و وزیوەردەم و وانەریوی واللهی ئێسێمە پرۆژێ ما دەست پە نەکردن ئایچ کۆکردە و بەرهەم و نووسەرەکامە و چاپکردێشا دلێ بۆکسێوێنێ ینی وتامزاندی تەکنەلۆژیا پێشکەوتن وەڵێ کەوتن دلێ وەڵکۆتەوە و تەکنەلۆژیاشەنە ئەنوا ئۆشکاڵ وەڵکۆتەی هەندلێ چاپ و دیزاین و بەرگ و کتێبا و ئینێنێ جەوەر و ئانێ ئێمە حرمەت پێ ئی کە سەزانایمە گێڵمێ پرۆژێ ما دەست پە نەکردن کە ئیسە حاڵی حازر کۆ بەرهەمەکە مەسعود محەممەدی پیزوێ ئیشەڵڵا چاپ کەرمێنە دلێ بۆکسێەوەی دەکتێبیەنە و دماو ئایج هەر ئیسە خەریکێنمێ تیمێوە گۆرە خەریک وەرمان کردیا سەر و بەرهەمەکە و مەلا جەمیل ڕۆژبەیانی و بە دماو ئایچەرە پرۆژەما هەن کە بەرهەمون و سەرەکات تەریچکە و چانیشا مامۆسا مدەڕیس ئیشاڵڵا ئاکتێ بێچەکە چێ و چۆلا چاپی کریێنێ گردی کۆکەرمێ بە شێوەی بۆکسێوەی ڕێکوپێ کە شیاو ئانەیە بۆ مێمانی ئامایی وڵاتە پتاومێ دەمێ جەرسۆ واچمەینە بەرهەمون و سەرکاوێ من گردی کۆکەرمێ و بە دڵنیایی چۆ مامۆسای مدەڕیس دەستنووشش فرە نەرمانش فرێنە چیلا و چۆلا و چۆلا ئیشەڵا تاومی گردی کۆکەرمێ دیدارەکەنە کۆمەڵی و کەسایەتی جیاجیاجە دلی کوردستانی و بەر و کوردستانی و بەشداری بێپانەیەکە پانێڵ و توێژینەوەکیشا پێشکەش کردێ مەرجوشمە پێ توێژینەوەکە چێژ بێ ئایا هەمەلایەنە بێت و توێژینەوەکی ئانێبێنێ کە پسێجارەکە وڵتەری و جەمەرجەکاتە ئەنەبوو کە چی تازەگەری بوونە و وڵتەر وەڵانەکریابەوە بێگومان ئێمە پێگرد و دیدارەکەمە یۆجە مەرجی یەکەم خاڵی یەکەم ئانەنە کە بشوە توێژینەوە تازە بوو تا ئاکاتەکە ئێمە بە توێژەرەکەی واشمە شۆ فکری چشتەنە نەکردەبەوە نەنوویسیا بوو تایبەت پێ ئێمە بنووسۆژ ئینە یەک ئامانجمان کەواتە ئیدیدارا بەرهەم و مانیبیەی ئەرەمەرزیاکەتانە پێ چەندین مانگە ئەرێ وەڵا ئێمە زیادجە حوت هەش مانگێ نەرمانە سەروی دیدارە و مدەڕیسی کەرمێ بە بەردەوامی ینی هیچ شوێ نەبیێن دوێ یێرە سعاتێ من بە تەلەفۆن چن ئی توێژەری چۆن ئەو توێژەری و پێسەکەرمێ و پاسەکەرمێ و گروپمانیانەرە و دلی گروپەکەێنە مناقەشەکریان و چێشکەرمێ و لیژ بابەت ئامان و دریان لیژنە تەماشەکریان ینی خەڵک بەس ئانەیەوین و کار ڕۆمێ پێ تەقدیماتەکەی بەس مەزانۆ کە حەو مانگی نێمە بەردەوام هەرمانە سەروئی بابەتەیە کەرمێنە جەوەر و ئانێ یۆ جەمەرجەکامە ئانەم شو توێژینەوەکە تازە بۆ پێچیشی تازە بوو جەوەر و ئانەی تایسەکریان سەر و مدەڕسی بابلۆ ئۆلا چیوی تازە بێزمێ چووکە
مامۆسای مدەڕیس و گردو عالم و زانای تر کە ئێمە وزمێشا بەرنامەکاری هەرمانەشا سەرکردمی یەک دەرە نیێنێ یەک بەرە نیێنێ سەروفرە لایەنی هەرمانە شاکردن جەوەروانێ ئێمە گەرەکمانە چیوی تازە دلێ کە نەوچیا بوو فکرشتەنە نەکریا بووە نەوینرا بوو ئێمە بارمشۆ جارێتر ئی گۆشەیە ڕۆشن کەرمێ پێ خەڵکی جەوروانی یوجە ئامانچەکە ئێمانەنەم شۆ هەرمانەکەی تازە بوو شۆ پێ ئێمە بنویسیۆ پێینێ دیدارەکە دیدارەوەی زیینە بۆ ڕاستی مامۆستا شاغوان بە ئەزمون وێت بە تایبەتی جەوانێتەنە پێمە لە عەبدولکەریم دەڕیسی چه حکمت و پند و ئامۆژگاری وش کە ئینا مەشکتەنە چنی ماچی کاریگەریش دروستکردن پانەیە ویرە نەشوونەی سەیمە ئاڕوێ قسەی چنی چن بەڕێزی کردێک کە چانس وانەشاد بیان لوێنێ خزمەتش ماچۆ مامۆستا بە دەرجە علم و زانستەکەش کەسیوی تەمام ڕوەوەش و قسەوەش بێت لێ مەجلیسەکانە هەمیشە تاوێ بە قسە و نوکتە و بەسەر هاتەکاش خوێوی دڵوەشی و زۆ سەر و چڕوچەم و میمانەکاش وەڵاهی من بەداخەوە شانسوانێ مە نەبێن تا بیا و خزمەتش تا ئاکاتێک کە دنیانە ژیوان بەڵام سەرم وانانەوە تەماشە و ڤیدۆکیم کردێنی دلی یوتیوبیانە چێوێشە بینێ ڕاستی و حقیقەتێ هەن ئایجانە کە ڕەبتش وەڵام و پرسیارەکە وەڵتەرین بوو ئاڕەوتە ئاینیە نامۆیە کامێنی دلێ کۆمەلگاوی ئێمە گرچی وشا قەتیسکردن بوار و بوارێوەنە کە بەڕاستی کۆمەلگا ئۆقاڵبمەوەنە نمازۆ ینی دینی چا پاسەپە نەکردن کە ڕەنگە نەقورت چاکردن کە وەرو چەما و خەڵکی شاویزمێ بەڵام تۆ ئەگەر گێڵیۆ پێ لایەنە دینیە ئیجتیماعیە کەیکە خانەقا و تەکیە و ئینەکا و ئێمە وامێنێ گرد و مەڵاکا وەڵتەری قسەوەشی بێنێ ڕۆژاوەشە بیان کۆمەڵایەتی بێنێ چنی خەڵکی بێنێ دلێ کۆڕ و مەجلیس و ئاهەنگ و چیوەکانە بێنێ جەوەروانێ من چێوێ مامۆسایم فکرکەوتۆکە یوجە توێژەرەکە خزمەت شەنە بیان پێش باس کردا ماچۆ ڕێ بە سیارە چن مامۆسای لوای لوێنمە پێیاگێوەی شریتێ و سەر و سیارەکەیەوە بێ گۆرانیە هەرمانەکەرێ ماچۆ واتش لا دەکەنار و مدرێ ماچۆ لا مادا کەنار و مدرامێ گۆشت جە گۆرانەکەی گرتە بێ و چەمش نقنێ بێنێ ماچۆ واچێ ئی گۆرانیە چا گۆران چا دەنگانە چا گۆرانیانە چا ئاوازانە کە نەشئەمەوە بە ئینسانی پێینێ بەردەوام بۆ ژیانەنێ ماچت مایی گۆرانەکەش وەربێ چنی گۆرانی واچەکەی گۆرانەکە واچێوە یعنی ئینە قیممە و دین و تێگەیشتن جە دین و جە جوانی و جە هینە ینی مامۆسا پاگرد و عیلم و زانایەوەش و بوار و ئاینێنە هەستشکردن کە دنیا بەبێ مۆسیقامە بوو بەبێ شعرمە بوو بەبێ دەنگی ڕەسەنمە بوو یعنی ئینە گۆرەی ئا مامۆسایەما پێوەربزەوە بەڵێ ئەنەکە من دقەتم داوینێتە پێکەروت ما پرسیار جار بە دمای جاری یا گۆوەش حاڵین دیدارەکە ئەرەمەرزیەکێتە فراوانتر بوو نەوپانێ جموجۆڵی فرە و میمانی فرەتەر ڕۆژکەرونێ تامێ واچمێ ئینەشمە فراخێوە پێ میلەتی پەرتاکردن و پانەیە کە خەڵکیوی فرەتەر ڕەنگا بەر و شار و سلێمانی و تامەزرۆئی دیدارانە و چاڕۆێنە بەشداریکەرونە ڕاستیەکە نەک ئێمە فراغی و ماپارکردنەوە ئێمە واجبێ ئەخلاقی و ئینسانی ناسەر وشانی ما پێسە و نخبە و خوێنەوار و ئیمیلەتەیە ئی هەرماناکەرمێنە ئەرەمەزیاکە و ئێمە پێ ئانەیە دروست بێن کە خزمەت کەرەوە هەر پۆکەیت بە نامێ کەریم و عەلەکەی و نامێمانیان کەریم و عەلەکەی یۆجە پیاخ فرە خزمەت گوزارەکە و ئینسان دۆستەکە شار و سلێمانی بیان ئەگەرچی بە ڕۆ ئاینیەوە ئاین و مەسیحیا بەڵام پیایە کورتپەروەەر بیان پیایە ئینسان دۆست بیان هەر پۆکێتە پێ درێژە دای بە خزمەتەکەوا پیایەمە نامێ ئەرەمازیاکەمانیان کەری معلەکەی وێما بە خزمەتکار و میلەتەکەی مزانمێ و واجبمانەکە ئی پیاگۆری ئی ژەنەگۆری ئی ڕۆشنبیری ئی قەڵەم بەدەستی کە کات وش خزمەت شاکردن پادشاکردن ئی میلەتە زوانەکەش نەمرۆ کولتورەکەش نەمرۆ سەر و پاویش مدرۆ ئێمە جارێ تەربەیمێ هەم نامەکەش ئازینێ کەرمێ و هەم حکمت چا دانایی و چا توانا و چا بەهرە و چا ڕۆشنبیری کە بیانشا حکمت شاچنە وەرگێرمێ چووکە بە بڕواو ئێمە هەر میلەتێ نەتاوە گێڵەوە پێت لێ ڕابردووش مەتاوە ئیسەی بوانەوە کە نەتاوا دیسە بوانیەوە مەتاوی هەنگام پێدا هاتووی بنیەی سەر و ئی ڕێساو یاسایە ئێمە هەرمانە کەرمێ و حەق و وێشاچێەوە فرەفرە سوپاس و دکتۆر تا ڕسوڵی کەرمێ کە هەمکارێک گەورە و ئێمە پشتیوانێک گەورە و دارایی ئێمە بەبێ هەمکاری ئای ئێمە ڕاستی مەتاومی هەرمانا کەرمێ ئابیان بە قەڵایە و پشتیوانێوی گۆرە پێ ئێمە جبێن بە خزمەتکار و ڕۆشنبیری و ئیمیلەتەیە نەی دەستمانە بۆ ئینشاءڵڵا جار دما و جاری
دیدار دما و دیداری کەسایەتی دما و کەسایەتی هەوڵمەمێت چێوی خاص و ڕێکوپێک و معقول پشکەش بە هام نیشتیمانیا وێ ماکردن. وڵێ فرە بەڕێز شەخوانستی ڕاوبەر و ئەرەمەرزیا و کەریم و عەلەکەی من گەرەکما فرە سپاسە پێکەر و یەکەم پێیانێ بەشدار و بەرنامەکەم بیەی دووەمیش پێیانێ سەر ڕاوسەرقاڵی و دیدارەکەت کە من ڕۆژشەممەی فرە بەوەردی دیقەتم دای دڵ و هیچ ڕۆژنامە نووسی و نەماڕاو بە ڕووی وەشۆ قسەی پێکرد و لێ دوانێ دێ فرە سپاس پێ هیلاکەکات. سپاس چەمە من فرەوەش حاڵە ناچنیتە.